شەکەت شەکەت لە سێبەری خەمۆشی پۆلی شۆڕەبی، بە ماڵی ڕوونی کانیەک دەگەم. بە شوێنەیی خەیاڵی تفت و تاڵی تۆزی ڕێگەیەک درێژ و دوور لە دەست و پێم دەشۆمەوە. بە ئارەزووی شەپۆلی ئەو لە چەشنی ڕێبواری نێو حکایەتێک کە پشت بە پشت هەموو شەوێی بگێڕنەوە، هەتا هەبم بە توولەڕێی کەناری مێرگە نەعنەپۆشەکانی ئەو هەوارەدا دەڕۆمەوە. وەکوو گەڵای وەریوی پنجی جاترە کە تینووە و کەباری تۆز لە لێوی نیشتووە. من ئارەزووی دڵۆپی ڕوونی وێم لە جۆگەلەی دەمار و دڵ دەچێت و دێ، هەتاکو ئەو دەمەی دەگەم، هەتاکو ئەو دەمەی لە سێبەری خەمۆشی پۆلی شۆڕەبی، پەژارە خەم مەراقی تفت و تاڵی ژین لە چەشنی تۆزی ڕێگەیەک کە نیشتووە لە دەست و پێم دەشۆمەوە، هەتا قومێ لە ئاوی وێ، لە ئاوی ڕوونی سەرتەزێن دەخۆمەوە.